کاک زایر چۆنی؟ باشی گیانەکەم زۆر سپاس. وەزت کووە؟ الحەمدولله زۆر سپاس دەکەم. مەمنونم برای باوکم. کاک زایر لە بۆمان هێندە پرسیارت لێ بکەین. گیان فەرموو. کاک زایر لەو ڕۆژانە تۆ وەکو هونەرمەندێک هیچ گۆرانی و شتێکت هەیە لەسەر ئازاری خەڵک لەسەر ئەو هەموو نائەداڵەتی و وەنیە تاوان و تیرۆر هیچ ئەمەکە ڕۆحەکەم. ئەڵێم کاک زایر تۆ هیچ گۆرانی سرودێک ڕۆژێک لە خۆپیشاندانێک دژی نائەداڵەتی بەشدار بووی؟ من بەش بە حاڵی خۆم کەسێکم لە ئەنگلیەکێتی هەر کەسێک مەشغوڵە هەر کەسێک ینی خۆی بە حسابێتەوە خەریکەکات خۆی بە یەکێکی و یەکێک ئێقەی ناگەنادوو لە سەروی ئەندامبوون برا هونەرمەند بوون قیمەی ئەخلاقە وایە نا دەبی لەگە ئازاری خەڵک بی لە قوربانم جە لە برای خۆت بگرە من قسەی زۆرم پێوترا قسەی ناشرم پێوترا لەبەرەوە نییە ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت زۆر مەمنونم کە ئەتەوێت پێدوانێکم لێوە دیت و مەسەلەن بەتەڕەفی خۆتەوە بڵاوی کەیتەوە من بەش بە حاڵی خۆم گەرمیانم ئازاکرد کە قسەیان پێوتم ناشری قسەیان پێوتم لەبەرەوەی کە من لە سەوی باوەڕی خۆم و تەنی جەنابێت نێشێن و کارش لێ خۆم زۆر داوای بردەدێت. کاک زایر هەرت گرت یەک پرسیار قەپات مەکە لە سەردەمی بە عەزەت و چ بووی لە ڕێخستنیەکێتی بووی؟ لە سەردەمی باسا من کابرایەکی پاک و لەبەر بنەماڵەمان شەهیدی هەبوو بنەماڵەمان پاک و تەمیز بێت. خەفیفە نەبووی کاک زایر ئەندامی خەفیفە نەبووی؟ نەخێر دڵنیای ئەی گۆرانی لە باخی شار لەسەر سەددامواندا نەگوتیە بەشدار نەبووی بە خۆت و مستەفا ڕەووش تۆ تەکیدی بڵاو کەمەوە بڵێم باشە من ڕێخستنەکانی یەکێتی سلێمانی بە منیان گوتیە بە چای خۆیان ئەتوو مستەفا ڕەووف و قوربانە من داوای لێ بردن لێ یەکەم عەزیزەکەم بە قوربانە زۆر باش لە فلکام و داوای لێ بردن لێ یەکەم قوربانە بە خۆتەرت گە لەگە سیارەدا ژێمادەم بۆ قەپاتی کرد. ئەوە دوو ڕۆژی کە یادی یەکێتیە من مەعاشەکەشم ببڕێ هەر ئامادەم بە تەقلا بە چنگەڕمێ ئەچم بەسەر مەسرح ئەگەر یادەکەکرە گۆرانی بۆ بڵم سرودی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵم. ولا والله دوسوس بها تبشاك ها دوسوس لما ولا رسم أم لو خو تلكم لو خو نكري والله رسمك كري والله وتا چونکە نەگۆڕاو مناش گۆڕێم ڕێژەیەکم نەگۆڕاوم بەرامبەر بە یەکێتی خوێنم بۆ لە پێناوێکێتیایە ژیانم لە پێناوێکێتیایە چۆن بۆ مامناڵەکانم هەوڵێم ئەو بە هیچ هەوڵی خۆم و تەوەلا نابم لێی بەڵام پێویستمان بۆیە کە سەرۆکی بەڕێز کاک پافڵ جەلال تاڵەبانی ببینین پێویستە بمان بینێت دڵی خۆمانی لا بکەین سەری نایەشێنین دڵنیا بە سەری نایەشێنین بەڵام ئەمانە نزیکەوە جوان لە هەناسەی بێ.